ئەمڕۆ 24/1 با ڕۆژی گیانی پەروەردەدان لێرە سەراسەری گیانە بێگومان پەروەردەکردن یاخود پەروەردە مافی هەموو کەسێکە و فێربوونیش مافی هەموو منداڵەکە اینجا هەر ساڵە و بە دروشمێکی جیا بۆ نمونە ئەم یاداکرێتەوە دروشمی ئەم ساڵ ئەوەیە پەروەردە مافی مرۆڤە نەک ئیمتیاز اینجا ئەمڕۆ ئێمە بە چڕۆپڕی لەسەرم بابەتە گفتوگۆکەین یەکێک لەو وانانی کە لە نێو خوێندنگاکانە خوێندێ ئەویش کارامەی بەها کۆمەڵایەتیەکانە ئاری لە ئێستا لە قۆناغەکانی خوێندنە ئەم بابەتە ئەخوێندرێ با بزانین بۆ نمونە کارامەی بەها کۆمەڵایەتیەکان بۆ خوێندکار بە تایبەت ئەم وانەیە ئەمە چه سوودێکی هەیە بۆ خوێندکاران هەروە لەگەڵ ئەوەشە خوێندکار چۆن ئەتوانێت لە ڕێگەی ئەم جۆرە وانانەوە پەرە بە توانەکانی خۆی بات بۆ نمونە هەندێک ڕەفتاری جوان هەیە کە لە ناو کۆمەلگایە پێویستە کاڕەچاو بکرێت تا چۆن لە ڕێگەی ئەم وانانەوە لە نێو پرۆگرامەکانی خوێندنە جێگەی بۆتەوە اینجا بە شێوازێکی چڕ و پڕ ئێمە لەسەر هێزی پەروەردە لە پەرەپێدان بەداهێنان و دروستکردنی گۆڕانکاریەکانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پێشڕەو حەمعەلی کە بەڕێزیان ڕاوشکاری پەروەردەی خێزانین و هەروە دوو خوێندکاری خۆشەویستیشی لەگەڵ خۆیان هێناوە دکتۆرگیان بەخێر بێ سڵاو بەخێر زۆر بەخێر دکتۆرگیان سەر چاوان بەخێر بێن خێر بێ جوانی بەخێر بێن کەزیشی کردووە بەخێر بن زۆر سپاس لەگەڵ دیناوە خێر بن زۆر بەخێر بن سەر چاوان دکتۆریان ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەروەردەیە هەر ساڵە و دروشمێکی جیاواز هەیە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە ئەم دروشمەی بۆ ئەم ساڵدانراوە ئەوەیە پەروەردە مافی مرۆڤە نەک ئیمتیاز اینجا باسێکیەوەمان بۆ کە با بزانین گرنگی ڕۆژێک بۆ پەروەردە چه گرنگیەکی هەیە طبعا بەناوی خۆی گەورەم هێرەبان یەکەم شت لە ئەم بابەتە لە ساڵی 2010ەوە پەرەیسەند ڕۆژی پەروەردە واتە گرنگیدان بە پەروەردە و جەختکردن و چاوخستنە سەر پەروەردە و کە بابەتێکیان کە بریتە مافی هەموو تاکێکە کە بخوێنێت ئەڵبەتە ئەم ساڵ بە شێوازێکی جیاوازتر ڕەنگە ئەمە بێ لەگەڵ کە مافە نەک ئیمتیاز باس لەوەشە دروشمێکی کەیتیایە لە نەتەوە یەکگرتوەکان کە گەنجان خۆیان پرۆسەر یارمەتی دەرن لە پرۆسی فێرکردنە پەروەردە و فێرکردنە نەکوک ئەوی بەکاربەرێک بن لە ناو پەروەردە و یەکێک لە هەرە گرنگەکانەوەیە ئێمە پێویست بەوە کا لە ئێستادا بە هەنگاوێکی تر بە میتۆدێکی تر بە شێوازێکی تر مامەڵەکردن لەگەڵ ئەم مافە سەرەتاییە ئاساییانەی هەموو تاکێکا بکەین تاوەکو تاکێکی هۆشیار بێ بەڵام پێش ئەوەی کە هۆشیار بێ ئەبێ پەروەردە بێ ئەنجا هۆشیار بێ پەروەردە پێش فێرکردن پەروەردە پێش فێرکردنە چونکە ئەگەر تێبینی فەرمون لای ئێمە پێڵین وەزارەتی پەروەردە و فێرکردن چونکە ئێمە ئەکرێ لە پەروەردەی بکەین پێش ئەوەی بینایی معریفی گەشە بکە پێش ئەوەی فێری بکەین بەڵامە بێ پەروەردەی بکەین ئەو لایەنانەی کە پێویستێتی دوو قۆناغ هەیە قۆناغێکیان پێش 7 ساڵە کۆمەڵەشی فێری مناڵەکەی قۆناغێکی تر هەیە لە دوای 7 ساڵەوە بێ کۆمەڵەشی تر فێری مناڵ بکەین یعنی ئەوەی کە لە ئێستا لە پەروەردە فێری مناڵەکرێت لە قۆناغی پێش 7 ساڵیە پێویستە فێری لێهاتوویەکانی ژیانی بکەی پێویستە فێری ئازایەتی کەی پشت بەسن بەخۆ متمانە بوون بەخۆ ئەم مەهارەتانەی فێرکەم لە دوای 7 ساڵی یەکەمەوە ئەنجا فێری بەهاکانێکم چۆن بەهاکان لە ناخیاچێنم هەر لە بەهای ڕێزگرتنە پێزانینە و لە وجدانیە ناحی وجدانیە و بەهای بەخشینە کە ئێستا ئەمڕۆ باسان کرد فێری ئەم بەهایانەیانەکەین چۆن ئەم بەهایانە بچێنی لە ناخیانە دەستان خۆشە دوکتۆر پێشڕەو دواتر باسی زۆر ئەم بەهانەکەین یەک بە یەک دوو میوانی خەنجیلانەشمان لایە کاکە پاشا لەگەڵ دیناوە خێر بێن خوا بەخێر بێن باشە گیان چۆنی لە خوێندنگە خوێندکارێکی چۆنی باشی لە پۆلی چەنی پاشا گیان چواری باش ئەگەر دوو هاوڕێت شەڕ بکەن باشە تۆ چیەکەی ئاشتیانەکەمەوە ناڵم شەڕکەن ئای بژیت چۆن نەتوانی ئاشتیان کەیت تۆ پیان نەڵی چی بە قسەی خۆش ئایا بژیت پیان ئەڵی نابێ شەڕ بکەن نابێ هەر لە یەکتریش بەرمە بزان لیان هەر نابێ وانێ هەر بژیت هەر بژیت وەڵام پرسیاری یەکێک لەوانەکانتان لێ بکەم ئێوە وانەی کارامەی و بەها کۆمەڵایەتەکانتان هەیە لە خوێندنگە لە وانەیە فێری چێ بن پاشاگیان ئێوە فێری شوێنەواریەکانە بین فێری کەسایەتێکی بەهێزە بین
هەر بژیت ئافرین دەستە خۆش بە پاشایان دیناگیانیش قسێکمان بکە مایکەکەی بەرێ بەخێر بێ دیناگیان ئەم پرچە جوانانە کێ بووی کردووی دایکە بۆی کردووی دەستی خۆش بە زۆر زۆر جوانە حەزە لێ کاوە قژە بۆ کاوە پرچ بەڵێ هەر بژی تۆ لە پۆلی چەنی پۆلی 4 تۆش لە پۆلی چوارە ئەی تۆ خوێندکارێکی چۆنی باسیەوەمان بۆ بکە حەزە لە چەوانەیەکە وەڵام من خوێندکارێکی باشم و حەزیشم لە ئینگلیزیە حەز لەوانە ئینگلیزیە باشە دیناگیان ئەگەر خوێندکارێک قسەیەکت پێ بڵێ تۆ چیەکەیت لە دڵێگری یان ئەچیت بۆ نمونە مامۆستاکەی لاگەڵی مامۆستا و قسەیەکی نەشیایی وتووە با چاکیکەین وانە چیەکەی تۆ لەم کاتەیە ئەچی بە مامۆستا کاڵی وایە یەکسەر ناچم بە مامۆستا بڵێم پێی ئەڵەم شتی وا مەڵێ خراپە نابێ وا بە کەس بڵێ ئەی بژیت ئافرین دەست خۆش دکتۆر دواتر قساکەین باشە قسەی زیاترەکەین دکتۆر کاڵی کارامەیی و بەها کۆمەڵایەتیەکان ینی لە جاران ڕەنگە جیلی خۆمان جیلی جەنابتان پەروەردەی نیشتیمانیمان هەبوو کۆم پەروەردەی خێزانیمان هەبوو کۆمەڵک بابەت هەبوو وانە هەبوو فێری شتە سەرەتایەکانی ژیانێکردین بۆ نمونە لێنانی چێژ بوو قاپشتن بوو بۆی هاوکاری دایکی باوکی لەم کارامەیی و بەها کۆمەڵاتیەکان جگەل لە کارامەیی مێشکی جەستەییشان فێر دەکرێت ئەلبەتە جستەیشان فێرەکرێەوە علاقی بە بابەتی وەرزشەوە زیاترە بێ ئەوەی کە زۆر مهمە لەم قۆناغا کە وەکو کاکە پاشا باسی کرد پەروەردە لە پێناو کەسایەتێکی بەهێزە چۆن وا بکەم من کەسایەتێکی بەهێز دروست بکەم ئەم کەسایەتی بەهێزە ئەبێ باس لەو شتانە بکەم چۆن دەرونی کەسایەتەکە بەهێزەکەم دواتر ئەو کاتە ئیش لەسەر جەستاکەم من چی لە جەستەیەکەم ئەگەر جەستەیەک بەهێز بێ بەڵام لە دەروونەوە ڕووخابێ کەسایەتیەک بێ توانای ڕوبەڕووبوونەوەی نەبێ کە ڕوبەڕووبوونەوە بە شێوازێکی گونجاو چۆن وای لێ بکەم ئەکرێ ڕوبەڕووبوونەوەکان یەکێک لە بەهاکان کە ئەم ساڵ فێر کراون خوێندکارە بەڕێزەکانمان یەکەمینان بەهای ڕێزگرتنە بەهای ڕێزگرتن لە خۆی و دەست پێ بکات چۆن ڕێزدارانە مامەڵە لەگەڵ خودی خۆیەکە چۆن ڕێزدارانە مامەڵە لەگەڵ هاوڕێکانیاکە چۆن ڕێزدارانە مامەڵە لەگەڵ خانەوادەکەیەکە چۆن ڕێزدارانە مامەڵە لەگەڵ هاونیشتیمانیەکەیەکە لە چیەوە دەست پێکە لە خود قبولکردنەوە دەست پێکە هەر کاتێ من خۆم قبول بوو ڕێزدارانە مامەڵە لەگەڵ خۆماکەم مامەڵەیەکی تەندروستم لەگەڵ خۆماکرد هەمان مامەڵە لەگەڵ بەرامبەری شەهر ئەو پامەوەکو یەک دەگاتە هەموو خوێندکارەکانی نێو خوێندنگەیەک ئەلبەتە خۆ لە بیرکردنەوە جیاواز هەندێکیان ڕەنگە حەزی شەڕەنگێزی هەیە مناڵە خۆمان بینیمانە هەندێکیان نەخێت زۆر زۆر هادو و ئارامن جوانن وەکو کاکە پاشە دیناخان ئەنی زۆر بابەتەیە ئەمانە چۆن ئێمە شتێکمان هەیە لە پەروەردا پێوتێ فروقی فەردی جیاوازی تاکە کەسێکان بەم شێوانە مامەڵاکەین یەکەم جار مامۆساکەیان مامۆسای بەهاو کارامەیەتیان و لەگەڵ ڕێنماییکاری پەروەردەیانە فێریەوەمان کردوون ئەگەر شتێکی وابێ بۆ یەکەم وتنەوەی بابەتی بەهای ڕێز دواتر ئضافتەن بۆ بەهای ڕێز ئێسێمە لە قوتابخانەی پێرفێکت مامەڵێکی ترمان لەگەڵ ئەمانە کردووە هەر یەکەیان خود هەڵسەنگاندیان هەیە بۆ ئەوەی خودی خۆیان مامەڵە لەگەڵ خۆیان بکەن لە زمانی پەروەردە و دەروونناسیای پێوترێ کۆچین بەم شێوەیە مامەڵەمان لەگەڵا کردوون خۆیان خود هەڵسەنگاندن ئەکەن لەگەڵ مامەڵەی ڕێزیان لەگەڵ دەوروبەرەکانە ئایا چۆن مامەڵەت کرد کە کاتێک هاوڕێکەت قسەیەکی بەجەنابەتوت یەک تا پێنج چەنەی بەخۆت یعنی بۆی خۆی هەڵسەنگێنێ ئەگەر ئەمەم نەکرد تایبەتمەندێکی ترمان هەر بۆ دروست کردوون کە دەفتەرێکی خودهەڵسەنگاندنە ئەم خودهەڵسەنگانە بە تەواوەتی بریتیە لەوەی ئەو بەهایانەی کە خۆیان ئەیانەوێ بیچێنن لە خۆیانە بۆی خۆڕسکانە بێ ئێمە ئاراستەیانەکەین ئێمە ئیشرافیانەکەین پیان ئەڵێن هەر یەکە و بەهایەکی خۆی کە ئێوێ حەزەکات چ بەهایەک لە ژیانە بچێنێ ئەم بەهایە چی بە تۆ بەخشی ئەنجام و ئینجازەکەی چییە ئەمە بینوسێت ئەگەر ناینووسیت خۆی توانای نووسینین لە بازنە یەکەمە ئەکرێ بە یارمەتی دایکی یارمەتی باوکی وێنەیەکی خۆی لەسەر پەڕاوەکەی هەر وێنەیەکی خۆی کە من ئەمەوێ ئەم بەهایە لە خۆما بچێنم ئیشی بۆکە دوای هەفتەیەک ئەیهێنێتەوە بۆ ڕێنماییکاری پەروەردەیەکە لە ئەیاتە دەست بەڕابەری پۆلەکەیان دوایەتە دەست ڕێنماییکاری پەروەردەیەکە سەیرەکات تا چەندێک ئیش لەسەر چ بەهایەکەکە خۆی حەزەکات چ بەهایەک لە خۆیان بچێنێ و چی ئینجازێکی دەستکەوتووە ئەمە زۆر مهمە ئێمە مناڵ فێرکەین بە کەمترین ئینجاز چێژ ببینێ نەک زۆرترین ئینجازی بینێ زۆرترین دەستکەوت ئەگەر وای لێ هات تومحیەوە بێ زۆرترین دەستکەوت بەدەست بێنێ ئەگەر نەگەیشتە ئەو لیڤڵە تووشی چیە بێ تووشی حباتە تووشی لە ڕووی دەرونیەوە متمانە بوون بەخۆی
لە ناوە بە جا گڵاسەر قسێکی جوانی هەیە ئەلبەتە تیۆریەکیشە نەکەوە تیۆریە پێی وایە کە ئێمە لە قوتابخانەکان لە کواڵیتی قوتابخانەکانە ئیش لەسەر ئەمە بکەین ئەلبەتە حکوومەتی هەرێمیش ئیش لەسەر ئەماکە ڕەنگە زەمینە سازی لەباری بینە و جۆرێک ئەو ژینگانە یارمەتی دەرنەبوو بێ ڕێگر بوو بێ ئەویش باس لەوە کە مرۆڤ 5 پێداویستی سەرەکی هەیە ئەم 5 پێداویستی سەرەکی بۆ جێبەجێ بێت ئەو منداڵە ئەو مرۆڤ ئیتر بۆ خێزان بەکارێت بۆ هەموو تاکێک لە قوتابخانە 5 پێداویستێ بەکارێنین ئەگەر ئەم 5 پێداویستی تیا بوو چێژ لە قوتابخانە بینێ چێژ لەگەڵ مامۆساکان چێژە بینێ یعنی بە ئاواتی بێتەوە بۆ قوتابخانە نەخواخوای بێ پشوو بێ نەخوانەخواستە مامەڵەیەکی زبرانەتر بەرامبەر بە مامۆسا قسەیەکە ئۆخەی بڵێ فلانە مامۆسام نەخۆش بوو نهاتەوە یعنی غەمبارە بێ هاوسۆزە بێ لەگەڵ مامۆساکانیە وەرگەڵ قوتابخانە باشە دکتۆر بگمانە زین پەروەردە بنەمای ئاشتی و دادپەروەریە اینجا باسێکیەوەمان بۆ بکە چۆن مناڵ لە تەمەنێکی مناڵی و فێری ئەم بابەتانە ئەکرێت بۆ نمونە دادپەروەری و ئاشتی و ئەم بابەتانە لەلای مناڵ چۆن ئاشنا ئاکرێت یەکێک لەو ڕێنماییانە کە پیانە درێت بە مناڵ نقطەی قوتی هێزی مرۆڤ لە لێبوردەیایەتی نەک لە تۆڵە سەرنەوایەتی فێری ئەم مناڵانە ئەکرێ یەکەم جار احساس و مەشاعرێکی خۆ دەربڕە بۆ هاوڕێکە بۆی من بێتاقەت بووم بۆ کەپتی مەشاعری خۆی نەکا کەپتی هەست و نەستەکانی خۆی نەکا دوجار ئەگەر شتێکت بوو شتێک پێویست بوو وەرە لە ڕێی سکاڵاوە فێری ئەوەی بکەم لە جیاتیەوەی خۆی تۆڵە بکاتەوە بێت سکاڵایە بکە لە لای مامۆساکەیتی لای ڕێنماییکاری پەروەردەیەکەیتی کە ئەم هاوڕێی ئەم کاری لەگەڵا کردوم کارە نەشیاوە دوای ڕێنمایی کارە پەروەردەیەکە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵ ئاکات و ئاشیشیانەکاتەوە خۆزگایە مرۆڤەکان وەکو مناڵەکان لە فیتڕەتی خۆیان ئاشتیە یعنی زۆر زوو ئاشتە بێتەوە بەبێ هیچ شتێک فێری کاتپەنا ناباتە بەر سکاڵاکەش دکتۆرە لە من سکاڵا لە هاوڕێکم ناکەم لای مامۆستا دوای لێم عاجزە بێ سکاڵا ئاخر دووشت بانەیە لەما ئۆستاز یەکێک لەمانە ئەگەر بە تیۆرێکی گڵاسەر مامەڵە بکەن یەکەمینیان مانەوەیە یعنی یەکەم خاڵەنەڵێ مانەوە و بەقایە ئەم منداڵە لە قوتابخانە هەز بە ئەمانکە ترسی نەبێ بەرامبەر بە مامۆسا ترسی نەبێ بەرامبەر بە ڕێنمایی کاری پەروەردەیی ترسی نەبێ لە هاوڕێکانی یعنی هەستکە لە ژینگەیەک لە قوتابخانەیەکی پێداویستەکانی قوتابخانەشی بۆ دابین کرابێ لە ڕووی گەرمی و ساردی و ڕووناکی و جوێکی هادی بێ هەیە من بێ هەست بە ئەمانکە کەم هەست بە ئەمانەی کردتر ئاسایی مامەڵاکە چونکە هەردووچیان ڕێنماییکار و مامۆساکە بە پەناگە ئەزانن باش دینە جان ئێمە لای تۆ ئایپاد و مۆبایل بەکارهێنی هیچ بەکاری نایێنی لە ماڵەوە زۆر کەم زیاتر سەیری چیەکەی زیاتر سەیری ئافرینەکەم ئافرینەکەی باش خۆ هەندێک یاری مناڵ هەیە خۆوانە ناکەنمانە نازانم ڕۆبلۆکسەڵێن زۆر بابەتی تر باس دەکرێت لە مناڵ چاڵنجێکشمان کرد ئێمە چاڵنجی ئەوشتانە چاڵنجی بەکارنەهێنانی شاشەمان کرد و ڕێنماییەکشمان نا بە دایکان و باوکان کە یارمەتی دەربن کە چاڵنجی هەفتەی و 2 هەفتەیەمان کردووە باشە دکتۆر ئەگەر شاشەش بەکاربێنن خۆ زۆر کات ئەم شاشانە هەر ئەوە نیە بە زەڕوی سپریکەین بڵین هیچ سوودێکی نییە بۆ خوێندکار من هەر خۆم توانیمە لەگەڵ ئاریا سوود لەم شاشەیە وەرگرم مناڵەکەم لە ڕێگەی لەگەڵ ئاریا بۆ مناڵەکەمان خۆم لەگەڵ ئەوە بەڵێ یارمەتی دەربێن یارمەتی دەربم بۆی ئەگەر چی شاشەش بەکاربێنێت بەڵام لە ڕێگەی ئەم شاشەیە بتوانی فێری یەکێک لەوانەکان بێت ئەمانە چەندە بە سوودە بۆ مناڵ ئەگەر حەقی دینەخان نەخۆ نازانم وەڵامی پرسیاران لێکم خۆی ڕێک پرسیارەکەی لا نەشم بەس بۆ دوای بیکەین چکە ئێستا لە سەردەمی ئای و تەکنەلۆژیا ئەمە بەدەر نییە ینی لە زۆر وڵاتەیە مناڵ کتێبی هەر پێنی دەفتەری هەر پێنی کاتێ بۆ مەکتەب جانتای پێێنێت تەنها کشتی لەمە بابەتی پێش لە مەکتەبەکەی ناشی یێنەوە بچێتەوە بۆ ماڵی شەو پێی بێ من بۆ خۆمە من بینی وای لە بەرتانیا بینێم ئەمە کە هاتوونەتەوە ئەمە شامپێنە بوو جانتایەک شامپێنە بوو تەنها دەمە لە مەکتەبەکە سانسۆر کراوە و مناڵ تەنها بۆ هەیە دەرسی تا بخێنێ باشە اینجا بە دوو پرسیارەوان کەم ێم وەلای تۆش بەیان پێمان بڵێن چۆن دەتوانرێت سوود لە تەکنۆلۆژیا وەربگیرێت بە دیوەکەی تری باشە دینە جان ڕۆژی چەند کاتژمێر خەریکیە ماباوی وڵا لە 40 دقە کەمتر بەکارێن 40 دقە کەمتر هەر بژی ئەی کاکە پاشا مایکەکەمان بەرێ باشە هەر بەکاری نایەنم هەر بەکاری نانی هەر بەکاری نایەنم وڵای ئافرین ئەو کاتانی کە پشوشە بەکاری نایەنی پاشاییان
خەریکی یاری فکریەکانم. هەر بشین قەی ناکە تۆزێکیش بەکاری بێنی هەر قەینەوە بەڵام ئاواکەم نمونێ زۆر باشە مناڵ هەیە زۆر بەکارهێنێ دەچی بۆ مناڵاناڵی کە 4-5 ساعتەوە خەریکی ڕۆبلۆکس و یارین و خەریکی ئایپادن پێیانەڵی چی پێیانەڵێم کەمیکەنەوە هەر بژین بۆچی خراپە بۆ چاومان وانە وایە. بۆ پشتمان بۆ چاومان هەر بژین مامەسا تەماشاکانی مناڵ خۆی وەڵامی پێی بۆ هەموو شتێک وەڵامی پێ بەس وەڵامی تەکردن با بڵین ئەوەی کە دەمانەوێت لەم سەردەمی ئایا چۆن وایە لێ بکەین حەزی نازانم ناوەڕۆکی ئەم بابەتە بۆ لایەنێکی پەروەردەی بگۆڕێ یەکێک لە تایبەتمەندیەکان ئەڵبەتە زەمانێک بەکارهاوە لە کۆڤید-19ەوە ئەم حاڵەتە زۆر هاتەناوە لە بڕۆی هەموو لە ماڵەوە بووین بەڵام دواتر ئێستا ئاسەوارە خراپی و خەتەرەکانی زۆر دەرکەوتووە وە تێبینی فەرمونون ئێستا ئوسترالیا بە فەرمی ڕایگەیان هەتا 16 ساڵ بە هیچ شێوەیەک هیچ مناڵێک بۆی نییە شاشە بەکاربێنێ وە بۆ لە بەرەوەمە کاریگەریە نەرێنیەکانی زۆر خراپە لەسەر زیهنی مناڵ ئێمە چاڵنجێکمان کرد لەگەڵ دایکان و باوکانە لەبەرەوە چی لەبەر ئەوەی یەکێک لە تایبەتمەندیەکان سێ خاڵی سەرەکی لە مناڵە لە ناو ئەبا یەکەمین شتیان تەنبیه و ئاگای و ئینتیباهی مناڵ نایەڵێ یعنی مناڵ ئاگای لە دەرس نابێ ئاگای لە قسەی تۆ نابێ ئاگای لە دایک و باوکی نابێت دایک و باوکی نێرێتە مەطبەخەکە بۆ نمونە لە فڵانەشتم بۆ بێنە بیرێکێت تۆ بزانێت بۆچی چووە هاوارەکەت و دایکە ئەمە دوت باوکە ئەمە دوت ئەمە یەکێک لە هەرە خەتەریەکانە دووەم تەرکیزی لە ناوە بە سێهەم گەشەی دەماخی مناڵ تا ئەم قۆناغا لەم قۆناغا مناڵ مێشکی لە گەشەکردنایە دەماخی لە گەشەکردنایە هەموو ئەمانە لە ناوە بە وەیەکێک لە تایبەتمەندیەکانی تر وا لەم مناڵە ئەکا زۆرترین چێژ ببینێت دوایی کە چێژ نبینێ ڕاست چونکە زۆرترین دۆپامینە ڕێژێ تێبینی فەرمونەر خۆشمان لە تازەترین توێژینەوە پێمانەڵێ ئەگەر هەر کەسێک 2 کاتژمێر شاشە بەکاربێنێت بە ئالوودەبووە ژمارەکرێ وە لەگەڵ ئەم توێژینۆش پێمانەڵێت باشە بەڕای ئێوە ڕێگەئێن مناڵەکانتان تلیاک و مادەی هۆشبەر بەکاربێنێ پرسیار ڕاست ڕێگەیەن هەزار قات خراپترە لەو ڕێک پێ مەڵێ هەزار قات خراپترە لە مادەی هۆشبەر و ئەم منداڵە دوایی ئەو توانایی کە من ئەمەوێ لەو زاکیرە جوانەی ئەوانە هەیەە بەجددی لەم قۆناغی ئێستا زاکیرەی مناڵی ئێستا زۆر باشە خەریکە خۆمان بەم شتانە ناوێبەی باشە بۆ چۆن مامەڵە بکەن بمبووی سەگەی هەر بۆی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بمەوە لە دەرەوە ئیش لەسەرەوە کرابوو تەنانەت لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بە تەحدید نایاڵن بگاتە 2 کاتژمێر کە ئەم شاشانە بەکارێنێ وە کۆمەڵی یاری هەیە هەموو ئەم یاریانە قەدەغەیە ڕۆبلۆکس کە جەنابەت باسی کرد یەکێکە لەوانەی کارە سادبارە بۆ مناڵ یعنی شیرازی خێزانی تێکەشکێنێ وە کەسایەتی تێکەشکێنێ هێزی متمانەبوون لە ناوخودی خۆیان لە ناوە بە و ئەیبا بەرەو ئاڕاستەی هاوڕەگەزبازی کۆمەڵێک شتی لە بابەتانێتی و یەکێک لە زۆر کەیسمان هەیە لەو کەیسانە جاری وایە کەیسێکمان هەیە کە هەرچی ڕەفتار و مامەڵەکانەکە باوەڕت بێ بریتیە لەو ڕەفتار و مامەڵانەی کە لە پلەیستیشن و لە یاریە ئەلکترۆنیەکانە کردوێتی چونکە احترامن ئەڵە وای لاتوە لە دوای 17 ساڵەوە دائیم بیری احترامن لە دزیکردن زۆر کردوێتەوە چونکە لە یاریە ئەوەنە یاری سیباقی کردووە لە عەقلی لاشعوری حضوری هەیە ئەوەنە بۆ سیارە بزێ ئەوە نەبوو سیارە بزێ هەر خەریکی دەمخۆش و یەکێک لە کەیسەکانی تر ئەچێتە شوێنەکان کە شایستە نیە بۆ ئەو مەشەدانە ببینێ و زۆرێک لە شتانەی تر و چاڵنجەکەمان بەوە بوو لە ماوەی هەفتەیەکە ئێمە ئەتوانین کە شاشە کەم بکەینەوە یەکیان بەوانەی کە ئەگەر زیاد لە 2 کاتژمێر بەکارهێنێ کەمیکەینەوە بۆ 2 کاتژمێر و 2 کاتژمێرەکە ڕۆژی دواتر لە ساعت دەیکەمەکەینەوە قەتعی ناکە چونکە یەکسەر قەتێکی زۆر شیرین ترە بێلی و مێشکی داوایەکە دۆپامینی مێشکی داوایەکە
یعنی باشە. بەردەوام داوایەکە. دکتۆر جێگرەوی ئەمانە چی بێت بۆ نمونە ئێستا دایک و باوکێک گوێبیستی ئێمەوە لێستاوە بڕیار بات کە ئیتر ئەم شاشانە نایە بە چالنجەکە کەی مناڵەکەی. جێگرەوەکەشی باسەکەین حەزەکە لێ باش نییە؟ بۆنە یەکەمینیان با لێرە چالنجەکە بۆ بینەرانمان ڕابگەین مەژۆک و دەستگای میدیای کورسات خۆشەویستان ئەم چالنجە ڕاگەێنین بۆی کە دایکان و باوکان چیتر شاشە و ئایپاز و مۆبایلەکان نێنە دەست مناڵەکانن بە تایبەتی بۆ یاری بۆ یاری ئەلکترۆنیەکان ئەلکترۆنیەکان بەگشتی بەکارهێنانی شاشە بەگشتی بەکارهێنانی بەم شێوازە زانستی ئەتوانن دایکان و باوکان لەمڕۆ دەستانە بێت دواتر ئەمە لە سوشال میدیا دانین لەمڕۆ ئەوی کە دکتۆر پێشەوە باسیەکە بەم جۆراتوان کەمیکەنەوە لە مناڵەکان تا دکتۆرجان فەرموودای بۆ یەکەمینیان ئەگەر ڕۆژانە من 2 کات ژمێر زیاتر شاشە ماوە بە مناڵەکەم ڕۆژانە نایەڵم لە 2 کات ژمێر زیاتر شاشە بدرێ بە مناڵەکەم دواتر ڕۆژی دوایی لە 100 دەیکەمەکەمەوە یعنی من ئەگەر ڕۆژی یەکەم سعاتێک 2 کاتژمێر بۆ 2 کاتژمێرەکە دواییکەم بە سعاتێک و 50 خولەک سعاتێک و 45 خولەک ڕۆژی سێم لە 100 دەی ترکەمەکەمەوە ڕۆژی چوارم لە 100 دەی کەمەکەمەوە هەتا هێواش کەمێکەوە ئەمە یەک دووەمینیان 2 کاتژمێر پێش نووسن قەدەغەیە بە هیچ شێوەیەک نابێ چونکە مێشکی ئەم مناڵەت دائیم لە پرۆسێس هەیە ئەو شەوە ئیسراحەت ناکە هەل لە ناو ئەم یاری و ئەم شاشەیەوێ 2 کاتژمێر پێش نووسن بە هیچ شێوەیەک نابێ بەکاربێنرێ ئەو 2 کاتژمێری کە بوو توشمانە سێهەمینیان ئەو کاتانەی کە سەرنان کاتی نان خواردنە یا کاتی ژووری نووسن یا لە ژووری نووسنە یا احترامن کەیسمانەیە ئیباتە WC لەگەڵ خۆیان بە هیچ شێوەیە قەدەغێ نابێ مناڵ نە لەسەر نان خواردن نە لە ژووری نووسنیا بێت وان ببرێتە WC بە زەیش بەکارمەهێنرێت لەما ئایا حەزەکەن مناڵەکانتان لە دەستبەن کەیسمان لەلایە ئوستاز لە پۆلی 4-5 لە قسە بووە توانای قسەکردنی قەترەنەوەەوە تیامانایە لە 4 ئێستا قسەکان ئەسەکەی قسەی مراڵێکی 30 ساڵەکە لە دەستیاوە کەیسمان لەلایە بەڕێگایە ئەڕوا ئیحساسی خۆگرتنەوەی نەماوە لە پیسی و لە ئەوە یعنی ناوماڵیەک پارچە پیسەکە ڕاست نە پاشەڕۆی نە احترام من میز و پیسایی بەڕێگای ئەڕۆیتە دایکەکەت حتا خانەوادەگە زۆربیان تووشی کێشی دەرونی بوون تووشی گرفتی دەرونی بوون خاڵێکی ترمان هەیە کە بۆ چارەسەری ئەمە ڕۆژی هەینی ناومان ناوە ڕۆژی پشوبوونی شاشە خۆمان و مناڵەکانمان دەبە بە عکسەوە تێگەیشتن وەک شەمە و هەینی جوزان شەمەش قەینا مناڵەکانمان خوێندنگەی نییە با بەکاری بێ لە ڕۆژی پشووی ڕۆژی هەینیە پشووی شاشەیە هیچمان بەکاری نایەنین تەنیا بۆ زەڕورەتی تەلەفۆن وەڵامانەوە نەبێ ئەو کاتە ئەگەڕێنەوە بۆ ئەو یاریە کوردەواریە زۆر جوانانەی کە یارمەتی دەر بۆ پەیوەندیەکی تۆڵ لە ناو خێزانە دروستەکە کوان ئەو یاریانەی کە ئەو یاری کە کاکە پاشا باسێکە مەسەن ئەگەر سەرسکێن و دامەش بێ خۆیاریەکی کۆنی کوردەواریە وانە کڵاوکڵاوێن بێ بۆ نمونە هەموو ئەمانە یەکێکە لەوانەی پەیوەندیەکی تونند و تۆڵ لە ناو خێزانە دروستەکە چێژێکی شەبینن ئەم خێزانە هەستەکی خێزانەکانیش ئاشتەکەینەوە لە یەکتر پێویستمان بەمەیە ولا بەدیلی ئەمە کە من ئەوە نەکەم پێویستمان بەوەی جارێکە خۆمان بە خۆمان ناڕۆێنەوە ئێمەی دایک و باو کات بە هەموو شتێک ئەین بەڵام کات بە مناڵەکانمان ناین سەیری کاتی مۆبایلەکانمان کەی لە سێتینەکەیە لەوا سەیرەکەین زۆرترین کاتمان یاوە بە مناڵەکانمان بەعفۆن بە مۆبایلەکانمان بە سۆشیال میدیاکانمان جا مناڵ کابینە دکتۆر ئەبینێ ئەم دایک و باوکە خۆیان بۆ نمونە بەردەوام سەرقاڵی ئەم شاشانان سەرقاڵی مۆبایلەکانیانن یعنی بەڕاستی ئەویش لایە بێ بە پرسیار ئەڵێ ئەوەتانێ ئەو بە منەڵێ هەڵیگرێرەوە و بەکاری مێنە خۆشی سەرقاڵی ئەوانەیە یعنی پندێکی کوردی هەیە لە گەورە ئاوەڕژە و بچووک پێیتەیەکە هەز ناکەی خەلەلەکە زۆرتر لە ئێمە تایبەتمەندی زۆر مهمە دایک و باوک ببێتە قودوە چونکە مناڵ هەموو شوێن هەنگاوی کێ وەرەگرێ ڕاستە پەروەردە لە 180 کردارە لە 120 گفتارە بەڵام ئێمە پێچەوانەمان کردێتەوە لە 180 ئامۆژگاری مناڵەکانمان نەگەین وابکەن وامەکەن بەڵام کردارەکانمان لە 120 مناڵیش ئەوە ئەبینێت کە تۆ مامەڵی لەگەڵاکی کردارەکە دەکەن زۆر ڕاستە اینجا تۆ هەندێک خێزان هەیە دکتۆری تر بڕیاری ئەوایەت کە شاشە بەکارهێنێ مناڵەکەی بەڵام لە کاتێکا کاچێ بۆ میوانی یاخود میوانی کێ دەبێنێ مناڵی ئەو میوانە بۆ نمونە ئەم ئایپادی لەگەڵ خۆیان هێناوە سەرقاڵی ئەم یاریە ئەلکترۆنیانەیەکەی تر ڕاستە خۆ بە جۆرە لە جۆرەکان ئەو قسەی کاری کردی بەزەیمان بە مناڵەکەی خۆمانایەت وڵین با ئێمە شتیم بووی بینین بینێ لەبەر خاتیەوەی کە ئەم مناڵە هاتووە لەگەڵ ئەوە بایاری بکەم چەند کاژمێرە لێرەیە قسە و چیە لەسەر من پرسیارێکی کاکەم ئەگەر مناڵی خەڵکی
دزی بکات تۆڕێگەی مناڵەکە دزی بکات نەخێر ڕاست ئەگەر مناڵێک بە کاربەری نازانم چکەمانم لەگەڵای زۆر ناوێرم هەندێک شت بەکار بێنێ کە گەورەکانیش ماڵی قەدەغەیە بەکاری بێنێ کە ئەڵین کاریگەری زۆر خراپیە بۆ سەر سیەکانی ئەوە ئەگەر مناڵێک لەوا بەکاری بێنێت تۆ ڕێگە ئەدەیت نەخێر ئاڵی لە بەرەوەی مناڵە بەکاری ناوقی ناکەم مناڵەکە منی بەکاری بێنێ با تعبیرێکی کە مەشروع بەگەر با بەو تعبیرە بڵێم تۆ ڕێگەی مناڵەکەت بڵێ وڵا فلانە مناڵ مەشروع بەخواتی بێ من بیخوا نەخێر بێ بڵێ کەواتە من مناڵی خۆم هەندێک شارەیە ئەمە خاڵی یەکەم هەندێک جارە دایکوە خۆی ڕژە دکتۆر ئەمە من بینیومانە کاتی ڕۆبلۆکس و چزانمەوە چێت دایکەکەیان باوکەکە خۆی بۆی کڕی ڕاست ڕاست ئایژارەکەی ئەوەندەیتر قرس کردو لەسەر مناڵەکە ئێمە گرفتێکی تریشمان بەڵێ شتێکی ترمان هەیە لەمە ئێمە ئەکرێ چالنجێکی تر بکەین لەمانە خێزانەکان کە کاتێک کۆبنەوە قەرباڵێکی دروست نابێ ئادی یەڵا مناڵەکان هەموومان پێکەوە یاریەکەکەین حتا من عملیەکەم بخۆم بەکارێنا میوانداریەکی خانەوادەی کە کۆبوونەوە ڕێک سەبەتێکم گوت بەدەستەوە لە بچووکدا گەورە مۆبایلەکانمان کۆ کردەوە بان ئەم شەو ئەمانە پێکەوە بین باشترین ڕێگایە چونکە ئەمە تۆ لە مۆبایلەکە لە ماڵە خۆت مۆبایلەکەت بدەسەوەیە لە ئیشەکەت مۆبایلەکەت بدەسەوەیە لەبەرەوە ئەمانە کۆکەینەوە ئادی وەرن پێکەوە یەک یاری خێزانی بکەین مناڵ و گەورە هەمووی تیا بەشدار بێ ڕاست ئیتر چۆن یاریەکە دۆزیتەوە کە خەندە ئامێز بێ چێژبەخش بێ چونکە پێویستی بەم پێنج پێداویستیە هەیە پێویستی بە هەروەکەوەی گڵاسە ڕەڵێمەوە پێویستی بەمانەوە هەیە پێویستی بە خۆشەویستی و بەهاو ئینتیما هەیە پێویستی بە هێز هەیە هەموو مرۆڤێک پێویستی بە ئازادی هەیە و پێویستی بە چێژ هەیە تۆ بێم ئەمە فراهەم بێنی لە ئەو زەمینەی کە ئیسازێنی دوورەکەوێتەوە لێ خاڵێکی ترەوەی جەنابی کاگاری کە باست کرد زۆربەی کات بە فعلی گرفتەکان لە لای ئێمەیە ڕاست مناڵەکەمان دەرچووی لە قوتابخانە دیارەکەت بۆ کڕم دیارەکەی چییە؟ پلەیستێشن تەدمیری مێشکەکەم وێرانێکم پەیوەندی مەرجدار لە بینی من و ئەوە دروسە بێ هەستی متمانە بوون لە ناخی خۆیان ئەڕوخێنم وا لەم منداڵم ئەکەم خۆی قبول نەبێ هێزی خود قبولکردنی نەبێ بکەوێتە مقارنەکردنی خۆی بە بەرامبەرەکانی بەڵام ئەگەر من پەیوەندیەکی تەندروستی جوانم لەگەڵا کرد قبولبوونی خۆیەتی ماوەڵێکی تەندروستی جوانەکەم زۆر باشە دەستان خۆش بێ زۆر سوپاس دکتۆریان بۆ زانیاریەکانی بەڕێزت پاشاییان و دیناگیان دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئافرین ئەگەر حەقی ئەمانیشم نەخواردبێ دەستە خۆش بێ دکتۆریان سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش شتێکە تریشمان کردووە هەر بەشدار بوون ئەمان دیار حەزم کرد ئەمەش بڵێم کە لە ئێستا مەوزوعی ڕۆژئاوامان هەیە لە ناو قوتابخانە تایبەتمەندیکی ئەوەیە ئەو بەهایانی کە مناڵەکان فێر ئەەکەین چونکە ناڵم لە پێشترا لە پێش قۆناغی لە باخچە خۆشبەختانە ئینشاڵا پێرفێکت بەتەمای ئەوەشەیە کە باخچە و دایانگەش کاتەوە کە فێری مەهاراتی ژیانیان بکە و لە ئێستا لە قوتابخانە فێری ئەو بەهایانە هەر لە بەهای بەخشین هەموو چالاکیەکیان کرد پارەکانیان کۆ کردەوە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و یەکەم قوتابخانە بووین کە بۆ چەمچەماڵ لە کاتی ئەو ڕووداوە بەسەریا هات کەمپینێکمان ڕاگەیان منداڵەکانمان هاوکارێکی باش و جددی بوون لەگەڵ لەگەڵ ئەم کەمپینی لەگەڵ ئەم کەمپینەی کورساتی شاین و لەگەڵ دەستان خۆش هەموو خەمێکین کورد لە هەر شوێنێک بێ خەمی ئێمەیە چونکە خۆمان بەشێکین لەو پێکاتەیە و جێی داخە سەدان وڵاتەیە یعنی زیاد لە 15 بۆ 20 وڵات هەیە 100,000 کەس نابێ خاوەن کیان و حکومەت و دەوڵەتی خۆیانن زیاد لە 20 وڵات هەیە ناگەنە 1 ملیۆن کەس خاوەنی دەوڵەت و کیانی خۆیانن بەداخەوە ئێمەی کورد کە کیانێکی جوان و حتا توانایەکی باش خاوەنی هیچ کیان و دەوڵەتێکی نین تەمەنا ئەکەین دەوڵەتی گەورەی کوردستان لە ئایندێکی زۆر نزیکا دروست بێ هەر چوار پارچەکەمان ئێمە ناڵین چوار پارچە یەک پارچەین کوردین کوردستانین و بە خۆشحاڵیەوە ئەو هەستینەتەوایەتیە لە ناو خوێندکارەکانیشمانە گەشەمان پیاوە و ئیشیشی زیاتر لەسەر دەستان خۆش بێ هەر هەبن دکتۆریا سوپاس بۆ ئێوە دووبارە بەخێر بێن زۆر سپاس پاشاییان